دوایین زانیاریمان لە پامنێر وەرگرت میوانێکم هەیە لەگەڵ ئەویش گفتوگۆەکەم بزانم ئەوان چیان لایە سەبارەت بە ڕێکەوتن لە نێوان حکوومەت هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی شوانکەلاری ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی لە بەغداوە لەگەڵمە بێت. کاک شوانم کاتت باش. دادگای فیدرالی دەڵێت تاوەکو 28 مانگ با بڵێن کۆبوونەوە ناکات لەسەر موچە. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانیش باسی موچێ هەر نەکرد. دەڵێت چاوەڕێی لیژنەکەن لیژنەکەش دەڵێن کارەکانی بە سستی بەڕێوە دەچێت. کەواتە چه ئاسۆیەک هەیە بۆ نردنی موچە لەلایەن حکوومەتی فیدرالیەوە؟ زۆر سوپاس کاکۆڤان. سپاس. هێشتا بابەتەکە بە بنبەست نەگەیشتووە. باشە. هەوڵەکان بەردەوامن و ئەم شەو لەسەر ئاستی سیاسی و لەسەر ئاستی باڵا کۆمەڵێک کۆبوونەوەی گرنگ لە بەغدا هەیە. دکتۆر فواد حسێن لە ناو کۆبوونەوەکانە بێ لەگەڵ سەرۆک وەزیران کۆبنەوە. ئێمە من سەرۆکی فراکسیۆنی پارتی لێرە نەبوو، سەرۆکی فراکسیۆنە کوردستانیەکان من وەک سەرۆکی فراکسیۆنی پارتی دوێنێ شەو پێرێ شەو لەگەڵ وەزیرە کوردەکان دانیشتین. کاک دکتۆر فواد حسێن و کاک بەنگین و دکتۆر هەڵۆ بەشداریان کرد، کاک خالی شوانی لەوێ نەبوو، بە وردی باسییان لە بارودۆخەکە کرد، تەفاسی دوڕوونکردنەوەیان دا پێمان تاکیدیان کردەوە کە کاری ئەو لیژنەی لە ئەنجومەنی وەزیران لیژنە وزارێکە کۆتایی نەهاتووە. هەندێ بە دوواداچوون و کۆکردنەوەی ڕقەم و لەگەڵ ڕقابەی مالی هەردوو لە خەرکی ئەو بابەتانن و ممکنە ئەم شەویش دابنیشن. جگە لەوە وەکوتم ئەم شەو زنجیرەیە کۆبوونەوەی گرنگ هەیە، بەیانی شەر زنجیرەیە کۆبوونەوەی گرنگ. ئەتوانی باسی کۆبوونەوەکانی ئەم شەو بۆ بکەی کاک شوان؟ چکاڵەی زنجیرەیەک کۆبوونەوە ناڵێ یەک کۆبوونەوە. کۆبنەوە هەیە لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی، لەگەڵ سەرکردە سیاسیەکان. ئەو لیژنەیەش بەردەوامە بن ئەم شەو بێ بەیانی کۆبنەوە. بابەتەکە وەکوتم هەوڵەکان چڕ کراوەتەوە، چونکە هەموو لایەک ئەو قەناعەتە هەیە کە ئەمەی بەرامبەر موچەخۆرانی هەرێمی کوردستان نەکرێ غەدرێکی گەورەیە. بابەتەکە سیاسیە، ڕەبتی نییە بە 46,000 بەرمیلی ڕۆژانە یان 65,000 بەرمیلی ڕۆژانە. ئەمە جارێ غەدرێکی گەورەیە. عێراق خۆی بۆ ناوخۆی عێراق ڕۆژانە 800,000 بەرمیل نەوت ئیستیهلاکی ناوخۆی بەکارەهێنێ. وەرە 12.68ەکە کە بە گوێرەی دو ئامار ئێمە زیاتریشین، بەڵام 12.68ەکە زەربی 800,000 بکە نزیکەی 115,000 بەرمیلەکە. یعنی هەرێمی کوردستان ئەمە هەر بە گوێرەی داتا، بە گوێرەی ڕقم تۆ 800,000 بۆ خۆت بەکارەهێنی، ئێمەش هەرێمێکین بە گوێرەی ژمارەی دانیشتوان، بە گوێرەی ئەو حەقی کە هەمانە لە قانونی موازنە 12.68 ئەو 800,000 تۆ ئەکاتە 115,000 بەرمیل نەفت کە بۆ ئیستیهلاکی ناوخۆی بەکاری بێنی. کاتە بابەتەکە ئەوە نیە هەرێم لەبەرەوەی لە خەمی موچەخۆ کاتە بابەتەکە 45,000ەوە نا بابەتەکە سیاسیە. بابەتەکە ڕەبتی بەو درۆنانەوە هەیە کە بۆ کوردستانی نێرن. بابەتەکە ڕەبتی بە هەڵبژاردننی ناوخۆی داهاتوی عێراقەوە هەیە. دوێنێ لە پەرلەمانی عێراق من وەستا بووم لە دایرەی ئیعلامی کۆمەڵێ پەرلەمانتاری دیاری عێراق ئەڵێن ئەمانە عەرەبن کورد نین، ئەڵێن بڕینی موچەی هەرێمی کوردستان سیاسیە بۆ ئەوەیە بارودۆخی عێراق تێک بچێ، بۆ ئەوەیە انتخابات شیعە بوون، بۆ ئەوەیە بارودۆخی عێراق تێک بچێ، بۆ ئەوەیە حکومەتی کاتی دروست بکرێ. بابەتەکە سیاسیە. بەنەس ئەڵێ ئەگەر سیاسی نییە بۆچی ئەگەر ناقانونیە چۆن لە 2023ەوە قانونی موازنە دەرچووە بە ناقانونی بەڕێز
سوودانی و کابینەکەی پارە بۆ هەرێمی کوردستان هەنێرێ ئەگەر ناقانونیە باشە ئەمانە قەناعەتی خۆیانە کە بابەتەکە سیاسیە بەڵام بەداخەوە ئێمە ممکنە هەندێک خەڵکی سیاسی هەندێک پەرلەمانتاری کۆن و ئێستا زۆر نامەسئولانە تەسریح دەن چاواشەکاریەکیان لە ناوخۆی هەرێمی کوردستان دروست کردووە ئەگەر سیاسی نییە یعنی ئەم هەموو کۆبنەوە سیاسیە بۆ ئەکرێ بۆ ئەم شەو کاک پاڤڵ و کاک فواد حسێن بچن لەگەڵ سەرکردە سیاسەکانە کۆ ببنەوە سبەی کۆ ببنەوە بۆ ئیتاری تەنسیقی ئەی کاتە تەوەری کۆبنەوەکانی خۆی ئەگەر مەسەلەکە تەکنیکیە مەسەلەکە تەکنیکی نییە باشەدرێکی گەورەیە باسی شتێکت کرد ئەڵێ بافڵ تاالبانی و فواد حوسێن ئەچن لەگەڵایەنەکە سیاسەکان کۆبنەوە یعنی ئەم شەوە بافڵ تاالبانی و فواد حوسێن لەگەڵ لایەنەکان کۆ دەبنەوە بڵێ قەرارە ئەم شەو کاک پاڤڵ بگاتە بەغدا و لەگەڵ کاک دکتۆر فواد حسێن لەگەڵ ئەم شەو مەجموعەیە کۆبنەوەکەن سبەی مەجموعەیە کۆبنەوەکەن بۆ ئەوەی بگەنە بنبەست بگەنە قەراری نهایی چونکە بەڕاستی ناکرێ ئەگەر ئەمان هەروە ئەیانەوێ حکوومەتی عێراق هەر وا ئەیانەوێ ملەتی ئێمە برسی بکەن بۆ ئەوەی هیچ نەبێ حکوومەتی هەرێم خەمێ بخوات بیر لە دابینکردنی موچە بکاتەوە چونکە ئەو میلەتە بەبێ موچە ناژی هەرێمی کوردستان وا ناژی ئەمە وەکووتم غەدرێکی گەورەیە حکوومەتی عێراقێکە حکوومەتی عێراق پارە بە فەڵەستین و بە لوبنان و بە ئێرانەدا بەڵام ئامادە نییە پارە بە ئێمە بدا یعنی فەرمانبەر چه علاقەی بە من دەیان جاری تروتومە ئەیانی چه علاقەی بە هەبوونی کێشەی سیاسیەوە هەیە تا 100 ساڵی تر ئێمە هەرێمێک بین لە چوارچێوەی عێراقا بەردەوام لە نێوان هەردوو حکوومەت و لە ڕووی سیاسیەوە ئێمە کێشەمانە بێ ئێتۆ کێشە هەبێت بێ فەرمانبەران بکەیتە ئامانجیان وەکو ئەوەی خۆیان نەیڵێن وەکو ئەوەی حکوومەتی عێراقیڵێ ئێمە حقوولە لەبەرەوەی ئێمە داوای ئێمە ئەڵێن 65,000 مان دەنێ بۆ ئیستهلاکی ناوخۆی ئەوان ئەڵێن نەخێر 45,000 تانە دەنێ ساڵێن کێشەکە ئەوەیە لێرەوە ئاڵێن کە ئەیانەوە بڵێن سیاسی نیە ئەڵێن تەکنیکیە حکوومەتی عێراق ئەڵێ ئەوان داوای 46ەکەن باشە مەحقوولە لەسەر 20,000 بەرمیل نەوت تۆ سیەکی موچە خۆرانی عێراق بکەیتە ئامانج 1,100,000 فەرمانبەری هەرێمی کوردستان بکەیتە ئامانج لەبەر 20,000 کە خلافەکە بە حساب 20,000 بەڵام وەکو وتم 20,000 نییە ڕەبتی بە نەوتەوە نییە ڕەبتی بە تەکنیکەوە نییە بابەتەکە سیاسیە ڕەبتی بە هەڵبژاردننی عێراقەوە هەیە ڕەبتی بە منافەسەیەکی تند لە نێوان حزبە شیعەکان زۆر باشە لە نێوان سونە و شیعە ئێمە دوێنێ لە پەرلەمانە بووین ئەزانی لە پەرلەمانە چ فەوزایەک بەڵێ باشە دێمە سەرەوە فەوزای ناو پەرلەمانیش تۆ باسی کۆبنەوەی گرنگت کرد ئەم شەو ئەم کۆبنەوانە پێت وایە ئومێد بەخش بن وەکووتم بەڵێ ئومێد بەخشە بن ئومێد هەیە ئینشەڵا جارێ ئەگەر هەندێ لیژنەی تر تەشکیل بکرێ هەندێ وەکو خۆیان ئەڵێن کێشەی تەکنیکی ما بێ هەرچی هەبێ جارێ موچەیەک بنێردرێ لەم هەفتاتا بەیانی دوو بەیانی بڕیاری موچەیەک بدرێ موچەیەک بنێردرێ دوجار لە ماوەی 10-15 ڕۆژە کێشە تەکنیکەکان مشکیلەکان لە ماوەیەکی کەمدا با ڕۆژ دیارەکەین کێشە چی هەیە لە ئەسەر ئاستی باڵا هەو بدرێ ڕقەمەکان لە یەک نزیک بکرێتەوە کێشەکان چارەسەر بکرێ ئەوەی مهمە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە یعنی باوەڕی بە ڕێکەوتن هەیە باوەڕی بەوە هەیە ئەگەر هەندێک غەدریشمان لێ بکرێت کە بەردەوام لە 2003 تا ئێستا 20 ساڵە لەژێر 80 ساڵ لەژێر دەسەڵاتی یعنی حکوومەتەکانی پێش ڕوغانی سەدداما گەلی کورد ئەنفال کرا جینۆساید کرا قەتڵ و عام کرا ئەوە 22 ساڵ 23 ساڵیشە لەژێر دەسەڵاتی ئەم عێراقە تازە لەژێر دەسەڵاتی شیعە بەڕاستی کوردستان غەدری لێکرێ سەرەڕای ئەوەیش ڕوئیای حکوومەتی هەرێم وایە ئەگەر چی سازش لە کۆمەڵێ مافی دەستوری خۆمان ناکەین بەڵام تا ئەو پەڕی ئامادەین مرونەت بنوێنێ حکوومەتی هەرێم و نواندی شوێتی هەرچی عێراق و توێتی جێبەجێ کردووە بەس دەبەر ئەوەی موچەی فەرمانبەران لەمە زیاتر تەخیر نەبێت زۆر باشە فەرمانبەران ئێمە لە بارودۆخێکی زۆر خراپن بەڵام ئەمە یاری بە کاتەکەن هیچ کاکشوان زانیاری بەدەست منیش گەیشتووە کە ئەم شەو بافڵ تاالبانی بە نوێنێرایەتی یەکێتی دێتە بەغدا و فواد حوسێنیش بە ناوی پارتی لەوێ کۆبنەوەکەن ئەو بە ناوی یەکێتی دێ ئەوش بە ناوی پارتی دێت باشە ئەمانە کۆبنەوە لەگەڵ چوارچەوەی هەماهەنگیەکەن بە ناوی کوردستانەوە دێن هەردووکیان باشە لەگەڵ چوارچەوەی هەماهەنگیەکەن یان لەگەڵ سوودانی کاک
لەگەڵ سەرکردە سیاسیەکانی عێراق لەگەڵ سوودانی کۆبنەوە لەگەڵ سەرکردە سیاسیەکان ئەوانەی ناو ئیتاڕی تەنسیقی لەگەڵ هەموو لایەنەکان کۆبنەوە. باشە دەڵێن نووری مالیکی دەوترێت ها دەڵێن لەگەڵ ئەو کێشانە نییە لەگەڵ چارەسەرکردنی کێشەکان ئەمە ڕاستە؟ ڕوویای ئیجابیە لەگەڵەوەیە ینی ناکرێ وا بکرێ بەرامبەر هەرێمی کوردستان و نووری مالیکی عمقێکی سیاسی هەیە ئەزانی ئەم بارودۆخە بەردەوام بێ ئێخۆ هیچ لۆژیکێک پێمان ناڵێ ئەگەر ئەم بارودۆخە بەردەوام بێ موچەند نەدرێ گەلی کوردستان وا دەستەوەستان بوەستێ بچووکترین هەنگاو کورد مقاتعە بکە بەشداری انتخابات نەکە پرۆسەی انتخابات لە عێراق تێکەچێ کە پرۆسەی انتخابات تێکچوو عێراقەکەوێتە فەراغێک و فەوزایەکەوە وەکۆڵێ ئەو پەڕی دیار نەبێ بۆیە نووری مالیکی عمقێکی سیاسی هەیە ئەم بابەتە خوێنێتەوە سەرکردە سیاسیەکانیشیان گەیشتنەوە قەناعەت و بە تەئکید ئەگەر هەر نەتیجە نەبێ گەلی کورد حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی وێکێتی کە مەسئولن لە خەڵکی هەرێمی کوردستان ئەبێ بڕیاری بدەن بە ئاراستی خەمخواردن لە موچەی ئەگەر سیاسیە لە نێو چوارچێوەی هەماهەنگی بە تایبەتی چێ لە دژی ئەوەیە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێردرێت؟ وڵا کاکۆڤان من نەزانم کێ لەگەڵ ئەوەیە ئەزانم کام سەرکردەیە کام تەیارە بەڵام احتیمالە ئێستا من واڵێن بۆ معلوماتت هەرچی ئەیڵێن ئێمە ئەچن ئەیکەنە عەرەبی و بۆیانە نێرن پێرێ بەڕێز یوسف کیلابی دووسێ برادەر لەگەڵ مناو هات بۆ لای من مەرحەبای کردم وتی کاکشوان ئەوەی بە من نەیڵێ سایتی یەک کۆمەڵ باسنووزی پیشاندام کۆمەڵی سایتی پیشاندام وتی کاکشوان ئەوە تا هەمویان بۆ کردومەتە عەرەبی بۆیان ناردوم یعنی بەداخەوە جاسووس هەیە لە کوردستان سەرکردەیە پەرلەمانتارە بۆیە ئێستا من بڵێم فلان و فلان و فلان لەوانەیە 20 دقەیتر بۆیانەکەنە عەرەبی و ئەم ڤیدۆی ئێوە قەت ئەکەن و ئەینێرن ڕێکەوتنەکە تێکەدەن ئەم جاسوسانە لە بەرژەوەندی دیارە ئەوانە ئیتاڕی ئێمە ئەم جاسوسانە لە بەرژەوەندی عێراق کارەکەن بەڵێ بەڵێ بە تەکید ئەمانە خەڵکانی ئێوە کۆپی ئەکەن و بۆوانە بن ئەیکەنە عەرەبی کۆپیەکەن هی ئێوە هی ئێمە ئەو کەناڵان ئەڵێنەوە کەناڵی فلان کەسە ئەم سایتەن کاک یوسف کیلابی بە منی وت سایتی باسنووز من نەزانم هی پاراستنە تۆ قسەی پێەکەی بە ئێمە یعنی من دووسێ کەس وەستا بوون کورد وەستا بوو عەرەب وەستا بوو ئەو دەمەتەقێ ئەمانە جاسووسیان هەیە لە کوردستان پەرلەمانتاری کۆن هی ئێستا تەجەسووسیان بۆکەن شت نقڵەکەن بۆیە بەڕاستیە بێ بە حەزەرەوە قسە بکەین چونکە ئەمانە ئەنێرن ئێستا من بڵێم فلان سەرکردەی عێراق دژی ئەوەیە موچە بنێرێ ئێستا ئەوەی من کەتەکەن و ئەی بڕن و بۆیە نێرنەڵێنەوە بڕیاردەری فراکسیۆنی دیموکراتیە پارتیە ئەوە تا لەوانەیە مووقفێکی لێ بکەوێتەوە لە حەقیقەتە ئەگینا تۆ تەماشاکە ئەو پەرلەمانتارانەی من ئەمڕۆ شتێکم بینی ئەمڕۆ مەکتەبی بەڕێز محەممەد شیع سوودانی ڕایان گەیان کە گەورەترین عەقد ئیمزا کرا لە نێوان بەڕێز محەممەد شیع سوودانی وەزارەتی نەفتی عێراق لەگەڵ کێ لەگەڵ یەکێ لەو کۆمپانیانەی HKN ئێنەرجی کە کاک مەسرور دوو مانگ بە لە ئێستا عەقدێکی لەگەڵا کرد ئەمان ئەمڕۆ عەقدێکیان لەگەڵا کردووە بۆ حەقلی نەوتی حەمرین عەقدێکی گەورەیان لەگەڵا کرد ئەزانی چەند پەرلەمانتار و کەسایەتی و سەرکردەی حەزب لای ئێمەیان و ئەو کۆمپانیانە ئەمریکی نییە تەزویرە نازانم ئەمە کۆمپانیای کورد هەرە هی کووردە ئەمڕۆ عێراق ڕایگەیان گەورەترین عەقدیان دوای دوو مانگ لەوەی جەنابی کاک مەسرور ئەمڕۆ بەڕێز محەممەد شیع سوودانی عەقدێکی لەگەڵا ئیمزا بۆ ئەوان حەڵالە بۆی هەڵوێستی ئەو پەرلەمانتارانێ نەنە بە تەئکید جگەلەوەی ئەوانەی یان و ئەم کۆمپانیانە پاتاڵە ئەمە خاوەنەکەی کووردە دەی با بڕۆن بە محەممەد شیع سوودانی بڵێن بەڕێز محەممەد شیع سوودانی تۆ لەگەڵ کۆمپانیایەکی ئەمریکی عەقدت نەکردووە لەگەڵ کۆمپانیایەکی کوردی عەقدت کردووە چونکە بە کاک مەسرور وایە نەوت حسابیان لەسەر مێز و عەلەم و شتە کرد بۆیە بەداخەوە بابەتەکە ئێمە بەڕاستی ئەگەر سەریح بین لە یەک لاوە کێشەمان نییە لە دووسێ لاوە کێشەمانەیە من لە ماوەی دقەیەک پێش ئێستا ینی بێمە ستۆدیۆکە بێمە ببمە میوانی جەنابەت هەروە بڕێ خروقاتم بەرکەوتەوە بیرکەوتەوە کە لە کۆبنەوەی پێرەی سەرۆکی فراکسیۆنەکانیش باس کرا عێراق 200 ملیارد دۆلاری قەرز کردووە لە بودجەی سیادیەی داتەوە لە پارەی هەرێمی کوردستانیش لەو 200 ملیارە 1 سنتی بە هەرێمی کوردستان نەداوە و قەرزەکەیش لە هەرێمی کوردستان نەداتەوە ئەوە یەک 300
3000 قوتابخانە لە ئەنجامی عەقدێک کە محافظی سلێمانی و هەولێر و دهۆکیش بەڕەحمەت و کاک فرسەت سۆفی لەگەڵ عادل عەبدولمەهدیە چوونە سین بڕیار درا 3000 قوتابخانە بۆ عێراق دروست بکرێ بە گوێرەی ڕێکەوتن 150 لە هەرێمی کوردستان بکرێ. دوێنێ بەڕێز کاک سۆران عومەر لە کۆبوونەوەکەوتی من کتابم کردووە کوا 150 قوتابخانەکەمان ئەڵێن وەزعی ناوچەکانی تری عێراق خراپە و یەک قوتابخانەیشیان لە هەرێمی کوردستان دروست نەکردووە. مەبەستم عێراق ئەمانە هەندێک خەڵکە لێ نازانم حەق بەوەدا کە عێراق موچەی هەرێمی کوردستانی بڕیوە لە بەرامبەر ئەوەی ئێمە داهاتی نانەوتی نانێرین. یەکێ لە وەزیرە بەڕێزەکان دوێنێ لە کۆبنەوەکە بە ئێمەی وت عێراق وەزارەتی کەهرەبای عێراق 27 تریلیۆن قەرزاری وەزارەتی نەفتی عێراقە. دەبا وەزارەتی نەفتی عێراق وەزارەتی مالیەی عێراق بتوانن پارەی وەزارەتی کارەبا و فەرمانبەرانی وەزارەتی کارەبا ببڕن. بە چ لۆژیکێک تۆ کێشەو هەبێ لەگەڵ حکومەتی هەرێما فەرمانبەران بکەیتە ئامانج. بۆیە بەڕاستی دەیان ینی بابەتی ترشم نایە کە هەمووی ئەمە وەکووتم خروقاتە و پێچەوانەی لە بودجەی سیادی بۆ وەزارەتی دیفاع پارەی ئەمنی وەتەنی بەشێک لە حەشدی شعبی بەشێک لە دژە تیرۆر هەمووی ئەدرێ لە پارەی پێشمەرگە و لە حسەی ئێمە ئەدرێ. زۆر باشە سپاس بە بەڕێز شوانکەلاری ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی کە لە بەغداوە لەگەڵمان بووی. زۆر سپاس.